ئەو تراکەش پێشکەشە بە کاکە ئیبراهیم پێشکەشە بە هەموو میوان عەزیزەکان یاڵا وەرە سەری کۆڵانێ بۆ یەک ماچێ لە کوڵمان یەک دەقە وەرە ژوانێ وتی بابم لە ماڵە دێتە دەر پێم دەزانێ ڕەبی بە قوربانت بم بۆ دەکەویە ناڵانێ ڕەبی بە قوربانی بم یار دەکەوتە ناڵانێ شەوێ تا بەیانی بۆی دەکەم من دۆڵای دەیگوت بە مێردم دەدا بابم خۆیت نازانێ دەمدا بە پیرە پیاوێ بە زۆری و بە لێدانێ ئیبراهیم باوکی ئەیبا زیرەکمەندی بۆتانێ ئەوە بۆ کۆسمەتیک بە یادیمان بۆتانێ ماشەڵا بازاری گەرمە بۆتان وا لە دوکانێ ئەوە پێیەر دەڵێم بەندە بەندی بۆتانێ بۆ میران مارمارە بۆ میران مارمارە بژی کوڕی مەیدانێ ئەوە بۆ شێرۆیە لەگەڵ مامە گۆرانێ بۆ مەرسین و جەماڵە کارۆ ئەوەتانێ سەنا خۆشە شەوانم بەدەستی خۆت بیسڕە کە دێ ئاشکی ڕەوانم بێنە بێجانەکانت لەسەر سینەم خەوانم دووسێوە کە دووریت بێ ئەمن نەربەقەوانم لەبەر دەرگای ماڵەکەت یاری ڕوحی ڕەوە تو کز و غەمینم ئەوەندە بێتەوە هەی دەڵێ پیری سە ساڵم بەڵام وانیە جەوانم دووریت بەحری سەرشێتە منیش نامەلەوە گەعدەی ئیبراهیمە شانی داوە وەشانم ئەوە بۆ محەممەدی دەیڵێم ئەوەی بیزانم محەممەدی سەلاح مەهدی دێڵێم ئەوەی بیزانم بۆ تەها ئەل ئەحمەد بەسەر گلێنەی چاوانم
محمدی شەفتەنگی بەسەر لێ نەیچاوان محەممەد قەدەم دلێر دێڵێمەوەی بیزان هزار بندی بۆ دڵێم بەندی نەبڕامەوە جەمالی کۆچەری بە دوور بێ لە زامەوە
شروبوي لەگەڵ وەرینم نەبووی من دەگریم لە تاون تۆ هیچ غەمینم نەبووی هیچ کاتێ تۆ هاودەمی ئاهوو گرینم نەبووی ئیبراهیم لێرەیە کە کوڕێ سەرکەوتووی ئەوە چاکت بۆ دەڵێم چاکیش من ناوم بردووی